بسم الله الرحمن الرحيم. ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویست، دەڵێن زیندوێتی هەرگەل و نەتەوەیەک پەیوەستە بە زیندوێتی نووسەر و ڕۆشنبیرانی. ئێمە بە میوانداری ڕۆشنبیر و نووسەر بەڕێز مەسعود خەڵق لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین، بابزانین ئاخۆ ئەرک و مافی نووسەر و ڕۆشنبیر لە نێو کۆمەلگادا چییە و ئایا چی لەسەریان پێویستە بیکەن و دەبێت چۆن بن و چۆن کۆمەلگا ئاراستە بکەن و هەروەها ئەو دەسەڵاتانەی کە لە دنیادا هەن چۆن مامەڵە لەگەڵ ڕۆشنبیر و نووسەردا دەکەن و ئایا چەند زۆرمان هەیە لە نووسەر و ڕۆشنبیر دەمانەوێت لەم دیدارە تایبەتەدا بە میوانداری بەڕێزیان بیخەینە ڕوو. کاک مەسعود بەخێر بێ. زۆر سوپاسان دەکەین. من حەز دەکەم بەوە دەست پێ بکەم، نووسەران و ڕۆشنبیرانی ئێمەی کورد لە شوێوەی کۆمەلگادان. بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر پێ خۆشحاڵم لەو بەرنامەیە کە یادی بەرنامە کۆنەکانی تازەی سەرەتای شکاندنی بتەکانی کە لە شاری هەولێر دروست ببوو دژ بە ئازادی، ئەو کاتی وەزعێکی زۆر ناخۆش بوو. لەو بەرنامەیە بەڕێز کاگە نۆر سەباح بەڕێوەی دەبێت بەڕاستی یادێکی زۆر زۆر گرنگە حەقا ڕێز لەو سەردەمی بجرێ کە سەرەتای دروستکردنی ئازادی لە هەولێر بۆش ئێستاش زۆر گرنگە ئەو ئازادیە بەو شێوازەی کە تقریبان شۆڕشێک بوو بیپارێزین ئینشاءالله. سوپاسان دەکەن. وازبێک بۆ جێبەجێمان کردو، پێم وانییە شتێکمان کرد بێت بتوانین ئەو ڕۆمنەت لەسەر خەڵک بکەین. دەستەکانتان خۆش. سوپاس دەکەم. خۆی ئەو بابەتە بابەتێکی یەکجار زۆر گرنگە، چکە عیلاقەی بە عەدالەتی کۆمەڵایەتی، بە پەیامی ئاسمانی و بە مەبادیئەکانی فەلسەفەی بەشەری هەیە. لە کۆنەوەی مە تەسنیفاتەکەی دینە سەر ڕۆشنبیرانی کورد کە لە کۆنەوەش دەوری زۆر زۆر گرنگیان بینیە. لە ئاستی عالەمیش ئەو نووسەر و ڕۆشنبیرانی کە مەبادیئی نەبووە، لیبرالی بووە، بێمەبدە بووە، چ لە ڕووی دینی چ لە ڕووی مەدرسەی بەشەری، عادەتەن خۆفرۆش بووە. ئەنی باز لە هێرقلیتس دەکرێت تا دەگاتە ئەرستۆ، دەگاتە میکافیلی، دەگاتە کۆمەڵێک زانای تری. یان دەتەوێت بڵێ ئەوانەی کە پابند بوونە بە ئاینێگەن بە بیردۆزەیەکی دیاریکراوی بەشەریش هەموو کات ینی جەریئتر بوون، ڕاستگۆتر بوون لەوانی ئەو دوو بەشی یەکەم کە ئەوانەی مەبادیئیان نەبووە و ئەهلی پول و پارە و زێر و بەردەرگای مەلیک و پاشایان ئەوی پێیان گوترایە ستۆیلی، یان لە کوردی پیان دەگوترێ ماستاوچی، ئەوان عادەتەن هەم لە خزمەتی ینی ماستاوی ئەوەکو لە کوردی دەرێن ماستاوی سارکردەوە لە بۆ داسەڵات، هەم کاتێک کە پێویست بووە دوژمن بەکاری بینی بۆ داگیرکردن، با بڵێن چاوساغی داگیرکاری بووە لە تاریخدا. ئەوە حقیقەتە. بۆ نمونە ئەرستۆی مە لە لایمە زۆر بەرزە، بەڵام ئەرستۆ بەڕاستی ستۆیلی بەردەرگایی باوکی ئەسکەندەری مەقدۆنی ناوی فیلیپ بوو. دوایەکە بووە چاوساغی ئەسکەندەری مەقدۆنی. ئەسکەندەری مەقدۆنی کە گەیشتە بابل کە ئەو کاتی خاچی عەجەم بوو، نامەی لە بدەن دەرێت چۆن وا داگیریان کە هیچ جوابی دەدرێت وا داگیریان کە وایان لێ ئەزن خۆش ئەو نامەیە کە ئەرستۆ جوابی ئەسکەندەری مەقدۆنیە دەرێی برادرانی دەسەڵاتی ئێرە لەسەر ئەو نامەیە دەڕۆن. چی نووسراوە لە نامە؟ لە نامەکەدا ئەسکەندەری مەقدۆنی دەرێ من چوومە ئەرزی عەجەم لە بابل، ئەو کاتی بابل ئەرزی عەجەم دەرێ خاکم داگیر کردێ بەس تاکم داگیر و چیان لێ دەرێ بڕۆ پەرتوپڵاویان کە ڕیشوەی بدا نووسەرانیان، خەڵکی ناشایستە لە شوێنی شایستە دابنێ، ئەوانەی باوکە تۆزێک عەزیزە کوڕەکانی دەسەڵاتی بدێ مەیان کوژە دەرێ بۆ یعنی بە شێوەیەک باز دەکا. ئەم وا دەرێن برادرانی ئێمە درێ بەو شێوەیە کە ئەو نامەیە ئارستۆ بەرچەست دەکەن. بەڵام ئەسکەندەری مەقدۆنی داگیرکەر بووە، ئەوانەی خۆمان بەشێکن لە میلەتی خۆمان. هەرچی ئەوانەی تریش ئەهلی مەبادی دائیمەن میلەتیان وشیار کردەوە، وریا کردەوە، بەشێکی هەرە پێشەوەی مقاومەی داگیرکردن بووە و پێشڕەوی هێنانی دادگەریش بووینە و لە هەمان کاتە دژی زوڵمی ناوەخۆش بووینە. لە کوردستان بەداخەوە ئێستا دەسەڵات ئیشێکی یەکجار زۆری لەسەر نووسەران کردیە، بەڵام هەروەک نووسەران و ڕەوشنبیران و شاعیران لە سەردەمی داگیرکاری کوردستان جێی شانازی بووینە، ئێستاش بەشێکی هەرە زۆری باو مقاومماینە، بەشێکی کەمە ئەو هەم لە سەردەمی داگیرکاری لە خزمەتی ئەو لاولای بنۆ لە جەریدەکانی
هاوکاری و لە جەریدەی سەورە و لەوانە دەیانووسی هەم لە خزمەتی زێڕە سەدام بووینە لە خزمەتی عەبدولسەلام. ئێستاش بە هەمان شێوە هاتینە دەورەی بەرپرسانی گەندەڵیان داوە لە دەوروێنە سبەی نێش ینی برادێکی مقالەی زۆر جوانی نووسی بگووری ئەوانەی ئەوستا لە نووسران و ڕەوشنبیرانی لە دەورەی دەسەڵاتدانا کە بە هەڵەیان دەبن وتێگە داعش بەهاتەوە کاتی کە داعش هات و جەیشی کوردستان شکاو هەولێر خەریک بوو بگیرێ و بەخۆمان هەمان دیتمان چۆن لە جەبهەی هەڵاتن هەولێریشیان بەجێ شەڕ بەڵام الحەمدولله خەڵکیان ینی قسە مهمە نووسی بووی وەڵا ئێستا ئەوانە نووسری ئەمر بە معروف و نەهی عن منکەری داعش دەبن لە کوردستان پێم وایە ئەو قسە زۆر ڕاست ئەوانەی ئێستا دەربارنەوە بەس ئەوانەی ئێستا خەڵکی دەکەنە جاش تەسنیفات دەکەن بەسەر سەرکردە هەڵی دەرن سەرکردات و هەڵەشت کرد لە ڕاستی ئێمە جوانتر لە سەردەمی سەدام بەچای خۆمان دیتمە یەک هەستاوی سەیدی تو غەڵەت ناکی غەڵەتی تۆ لە ڕاستیمە دروسترە ئەو های بەسەر هات ئەو نووسرانە گەورەترین دژمنی دەسەڵات ئەو نووسەر و ڕۆژنامە نووسانە کە بەسەر دەسەڵاتدا هەدرێن دوای کەش وانە ئەو هەموو ئەزمە و قەیرانی ئێستا لە کوردستان هەیە هەموو ڕۆژنامە نووس و نووسەر و عاقڵمەندی کوردستان کۆرەگوتیان دەسەڵات وات لێدێ بەڵام قسمە ڕۆژنامە نووس و قسمەی ئەوی ئێستا لەسەر تەلەڤیزیۆنی هەرلایەوە ناوای لێنایە ئێوە ڕەشبینێن دەسەڵات حەکشیمە فلان سەرکردەمان وایە نەزە ئەتا بەو حاڵەیان برن و ئێستاش بەرەو خراپتریان دەبن. ئەوەی نووسەر و ڕۆژنامە نووس یاخود ڕۆشنبیر لە کوێی ئێستای کۆمەلگادا وەکو بڵێ لە سەرەوەن دەتانەوێت کۆمەلگا بەرەو کوێ بەرن دەتانەوێت چی بکەن دیارە چاو زۆر لەسەر ئێوەیە ئێوەی ڕۆشنبیر هەمیشە خەڵک ئومێدی خێری پێتان هەیە لە کوێی ئەو دەسەڵاتن لە کوێی ئەو میلەتەن ئێوە خۆی ئەگەر بورد بیەوە هەر دەسەڵاتێک چ بچووک چ گەورە کە زاڵم بوو زۆر حەزی لە میلەت نەخوێندەواروی دژی ڕۆژنامە نووس و نووسەر و مامۆستای ئاینی بوو وە لە زمانی ئەو ئاغانەی ئاغاش هەبوو پیاوی چاک بوو بەڵام ئاغای زاڵمیش هەبوو لێ نەگەڕا مەکتەبێ لێ دژی نووسەران و ڕۆشنبیران و ناوی لە عیلم نابوو عیلمی شەیتان و ناوی لە مامۆستای چاک نابوو مامۆستای ئەوە شیعەیە ئەو وهابیە ئەوە سەلەفیە سەد ناو تۆرەی خراپی لە مامۆستای دەنا ئەوەی ئێستا کە هاتە پێش بە هەمان شێوە ینی ئێستا وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە میلەت دابەش بووە ڕاستە پێشترێ دابەشی تر هەبوو دابەشی ئەلمانی و ئاینی هەبوو چەپی و ڕاستی هەبوو کۆن و نوێ هەبوو بەڵام دیزاینێکی نوێ لە دابەشیات دەپێش ئەوەی تابقەک گەندەڵ دزی و تاڵانێکی زۆری لە وڵاتی کردە تقریبا 125 دەبی بە هەموو نەوعک بەڵام 175 مەحرومە مەزلومە کە مارە ئەنفالی پێکدەینی ماڕە پێشمەرگە ماڵی موەزەفین مامۆستایان نووسرە ینی ئەوانە کەواتە ئەرشی ئێوە چی بووە ئەجە لێرە ئەرکە گرنگە لێرەوا دابەش بووە کە بەڕاستی مەفاهیمیش لێک جودا بیتەوە لە بینی ئەو دووەوەی ئێستا دینە سەر نووسەران و دینە سەر وەکو ئینعیکاسی سەرخان لە بۆ حیزبیش بەشێک لە نووسەران تاعاان بە هەموو نەوعی تەئیدی ئەو گاندەڵی ئەوی دەکەن هەتا قازانجیان چیان قازانجیانەوەی بزانە سەرشۆڕیەکی زۆر گەورە قبول دەکەن لە بەرامبەر کەمێک دۆلار و پارچە زەویەک و سعرێک و کە لە قورئاندا باسی خزی في حياة الدنيا وفي الآخرة خاسريني كردية يعني هیچ نییە ئەوە يعني لە کۆتایی ئەوانی تریش طبعا لەو بەرەی لە بەرەی گەل ڕاوەستاون هەردەم با بڵین پلانەکان و غەڵەتە گەورەکانیان ئی دەسەڵاتیان کەشف کرێ و نەتیجەکەشی دیار بوو ئەوانی تریش هەرچی گوتوتیان هەڵە دەرچوو ینی شتێکی خۆشبەختانە هەرچی بەرەی گەل گوتوێتی ڕاست دەرچوو لەو دەسەڵاتی لە قەیرانەکانی ئێستا ئابووری پێتان وایە ئەمسالی جەنابەت لە بەرەی گەلدان وە ڕۆڵتان هەبوو و کاریگەری خۆتان هەبووە چیتان کردووە وڵای من ڕەنگە دەورەتی وهام نەبی بۆ نمونە بە شێواز بەشی زۆری لە بەرەی گەلدا بووینە ئەو ڕۆژنامە نووس و نووسەرە قارەمان و عاقڵمەندانە ئەگەر ئەوانە نەبوونە ئێستا نەمان دەزانی وەزعی کوردستانچی هەمووی دەدۆڕات شکستی دەهینە ئێستا زەختێکی زۆریان بزانە ڕۆژنامە نووس و نووسەر و چاودێر دەسەڵاتی چارەم پێک دەین خۆی دەسەڵاتی سێم لە کوردستان ئیش ئیوی بوو کە حەقی عام لەوێ بەرجەستە بکرێت نەیکردیە باش بەڵام دەسەڵاتی چارەم ئەو ئەرکەی زیاد کە ڕایگشتیە ڕایگشتی ئایدی دەسەڵات چارەمە حەقی گشتی ئایدی دەسەڵاتی سێمە لە بەرامبەر دەسەڵاتی یەکەمی تەنفیزی بەڕاستی دەسەڵاتی سێم باش نەیتوانی
دەسەڵات چارە واجبی ویشی پڕکردەوە هەر لە بەرهەندێش زۆرترین سزایی ئەوانە درێ تماشاکە لەو دەسەڵاتەیمە زۆرترین ڕۆژنامە نووس و نووسەر و چاودێر و عاقڵمەند زیندانی دەکرێت بۆ نمونە نزیکەی 180 مامۆستای ئاینی زیندانی کرایە هەر لەو ماوەی 40 مامۆستای ئاینی ئەوی پێ دەگوترێ ئەوەی سزادانی جەماعی بە مامۆستای ئاینی ئێستا لە ژێر سزادانی جەماعیدا بە هەروە ئەو چینەکەی تریش بەڵام وەرە یەک گەندەڵم بە نمونە لە بۆ بینەوە لە کوردستان زۆر حەسانەی زۆرە زۆر باز لە گەندەڵی کرا لە 2004 و 5ەوە باز لەوە دەکرێت کە گەندەڵی تاوای لێ هات یعنی ئێستا بۆ تەشتێکی تەبیعی یعنی زۆر جاران بەڵگەنامەیەک بڵاو دەکراوە ینی بەڕاستی کاریگەری هەبوو بەڵام ئێستا دەبین بەدایان بەڵگەنامەش بڵاو دەکرێتەوە هیچ دەسەڵات ناجولێنی خۆی آخر بوویتە منهەج بڕۆن بوونە زانانی ئەمە ناومەلێنا گەندەڵی بەڵام لە بەیانەکانی اختلافی حیزبەکان لەسەوەی نۆسان نووسیان شەریکە دەست بۆ نمونە بەیانی ناوەندی بڕیار بەیانەکە باشکرا هەند لە لای خۆیان ئیتهام دەکات شەریکەت ئەدی دزەکە چێ ئێوە ئەو تاو هیچی دەنجێنێک بۆن من قسەشکە هەیە ینی بەسەراحەت بەڕێز کاک محەممەدی حاجی محمود جارە گوتی ئەو 5 حیزب هەر 5 دزن نفتی دەزن و شواگو سییانیان تووڕە بوون ئەوتیان سکالات لەسەر دەکەین لە بەرێمەتێت بەڵام دوانیان ئەمە بەسمەوەی هەر ێساش دەنجینەکە تا یعنی زۆر مهم نمایە ئەو قسە دەرزانن ئەوە ئەو لە تومە دەرچووە ڕاستەقینەیە و بەخۆشیان نایشارنەوە لە ئیشەکان ئەوە بێباشی دەسەڵاتە کە ئەم بەڵگانە بڵاو دەکرێتەوە ئەم قسانە دەکرێت کە هیچ گرنگی نماوە یاخود کاریگەری خۆی نماوە یان ئەوتە ڕۆشنبیران و نووسەرانی ئێمن کە توانێت ئەویان نییە بۆکو چۆن دەڵێ کاریگەری دروست بکەن لەسەر ئاردۆخ خۆی ماوەی باش هەندێک نووسەر و با بڵێن ئەوانەی ستۆیلیەکان ماستاوچی پێدرنەچێ دەسەڵات حولەشی زۆریدا پێش لەوەی بگری و جوانی کا و درۆی و کاکە لە هەموو جێک گەندەڵی هەیە و لە ئەمریکا هەیە و نازم نەڕۆی تۆشتووە پاپشتانە لە چێوەی دنیاە هەیە کابرا چاوی لە دەست بدا بەهۆی دەرمانی پیس بەڵام حکوومەت تاویزی بدا حەز دەکەم ئەوم لە تاریخ لە بۆ بینن و لە ئێستاش بە پانتاییجە شتیوان نابووە لە دنیاەوە معلاسە هەندێک قەلەم هەیە نازم چۆن جورئەت دەکا دیفاع لەو نەوەش بکە بەخۆی دیفاعنە بەخۆی وەدەدەری وڵارێ وەڵام ممکن وەزیری سامانە سروشتیەکان خۆی سێ چار قسەی کردی هەر بەس ئەوە کافیە و دەرە 100 ساڵی تکەش نەفت بتە 100 نازم دلار 200 چانابی نووسەر هەیە دەرێ ناوە مشداوە هاتو نازم بەڕاستی ئەگەر خوێندنەوەیەک زەنا بدۆکە ڕۆشنبیرێک یعنی کە دەڵێ بە 100 ساڵیش چانابێت چەند خوێندنەوەیەکی بۆ کراوە هەندێک دەڵێن پێی وایە کە گەندەڵی وا بەردەوام دەبێت چارەسەر نابێت هەندێکیش پێی وایە ئەوە حقەتێکە و نازانم ینی ئەم پێم ئەو کاتیش گوتم ڕاست ئەم پێشتری نازم قسەی زوەرە وعدیدا زۆر ئەنگۆ بەس بڕۆن بەغدام لە کۆرکەنەوە من نفتی خۆمان فرۆشت کوردستان دەکەینە بە 8 میلیۆنەکی دەنێرمە دەرێ و هەموون کەسێک لەو کوردستانە موچەی مانجی 5 وەرەقرێ ئەوانە هەرچی بەڵام ئاخر قسەی ئەو قسە بەڕای من ڕاستە ئەو دەسەڵاتە ئەو دەسەڵاتی ئێستا 100 ساڵی کرد لەسەر حکومبی نەپێی چادەبی نە ئیشێک دەستە پێش بۆچی چانابێ لەبەر ئەوەی ئەوە تەجروبەی بەشەریە ئەزمموی گەلانە وعدی خوایشە إن الله لا يصلح عمل المفسدين مفسد هم يعني القرآن بصراحة زور خراب دابزيت السر مفسد توراة وإنجيل وقرار المتحدة لسر مفسد زور بخراب جندل درين رورشن أو أنا تاوان بار يعني أو قصاني كأمي استديكين لي حملة إعلامية أو هم رأي قرآن ورأي توراة ورأي إنجيل قرار المتحدة شدبي بيان بري گەندڵ دەبی پێ برێ ڕوڕەش خائین لەکە میلەتەکە ڕوڕەش و خائین و درۆزنیش ئێوە بەو شێوەیە بیر دەکەنەوە بەو شێوەیە قسە دەکەن بەو شێوەیە کۆمەلگا ئاراسە دەکەن هەندێک لە نووسەر و ڕۆشنبیران ئێوە بەجار ئەوان بەجار ئەوان ئێوە تەخوین دەکەن و ئێوەش ئەوان بە ماستاوچی لە قەڵام دەدەن دەسەڵات بە زۆرێک سیرتان دەکا و خەڵکیش بە زۆرێک سیرتان دەکە هەندێک پێیان وایە کە ئێوە چۆن دەڵێ بێلایەن نین ئێوە خەڵکانێک ئاراستان دەکەن جیهاتێک ئاراستان دەکەن ینی دەبێ بەڕاستی ینی نووسەر و ڕۆژنامەنووس یاخود ڕۆشنبیر مجرد بێ لە هەموو حزبێک دەبێ بێ ئینتیما بێ دەبێ بێ ئاین بێ دەبێ بێ بەرنامە بێ لە تەنها ئەو بەرنامەیە کە خۆی قەنەعەتی پێ هەیە یاخود بڵین شتێک بێ بێلایانی بێ بێلایەن معنای ئەوە نیش ینی هەیە داڵم وڵات چۆنە ئەو
سە بێلایەن کاکە بێلایەنی ئەمن یەک لەوانە بەخۆ قەت بێلایەنیم لە بینی زاڵم و مەسم ڕەنگە حیزبی نیم حیزبی دەمەک هەر دەمێ حیزبك غەدر لەویت کە دەکە ئێمە متعاتف بین سەردەمەک پارتی غەدری لێ دەکرد زۆر متعاتف بین دەکە پارتی دوای پارتی غەدر و زۆڵم ئێستا لەوان کرێ متعاتفین لەگەر ئەوە جودای متعاتفی میلەت تەبیعاتی وایە میلەتی کورد زۆر عاتفیە لەگەر لە يعني لاي بسركتانيا بداخل أو روجنامة نوسو أو نوسراني دسالات لاي بسركتانيا حزب بعض بسر دك لا يبو لس كردستان سوز بسر دك لاي سوز لاي يعني أو كتاينا نا إما لاي بمن كوتين بلام بيلاني قد معناي أوانية تو بيلان بي لبيني ظالم مسلم لا كردستان ظلمة يكزار زور قورة لو ملتي دك أو نابي بيلاني تي برام بر ظلمك راوستي أو هم أرشي دنياية هم أرشي قيامة أصلي دين يعني يسا أم روم لدين دارك أنا زور زار باسي ودون ما سياسيين كاكا وهيز علاقة بسياسيين هر كمك دين تبي كمك وطني تبي دي بران بر الظلم راوستي كم زال هاي موضوع زور كرنجا أصل دين كان هم دين كان حربي لقى كفرنيا حربي لقى ملحدنيا شيء فكري لقريان هي يعني متفقنيا لقريان والله حربي لقريني بس حربي لقى الظلمة ظلم هەمیشە دینەکان لەگەڵ کەسی زاڵم هیچ تەفاوزە يعني هەرچی ڕێکبی بە معنا ئەوە دڵنیا بە ئیمانی نیە جو ناوی حیزبی ئیسلامیە ناوی ڕیشی هەیە نازم ئەو کەیف خۆیتی مادام چوو لەگەڵ زڵم یان بەسەری داگۆ یان ڕێ لە بۆ خۆش یان کەمە یارمەچدا هیچ ئیمانی نیە ئەمن بەجێری مەلادیمە فتوان نادەم بەڵام بەجێرەی جەوهەری دین کەم تێگەیشتیمە وایە ئیمان لە دینەکان بۆی قیاس دەکرێت چەندە دژی زاڵمی چەندە لایەنگیری عەدالەتی گەردوونی ئەوە ئەساسی قیاسەکە دەڵێن بۆیە هەمیشە دەسەڵات ڕقی لە نووسەر و لە ڕۆشنبیر و لە ڕاگەیاندکار و لە میدیاکارە بۆی کە پێی وایە کە ئەوانن خەڵک هاان دەدەن ئەوانن خەڵک ئاراستە دەکەن ئەوانن خەڵک ئاگادار دەکەنەوە هەر لەبەر ئەوەیە یان ئەوەتە ئەرچێکی یەکجار زۆر باشە ئەم پرسیاری بەشی پرسیارەکەی ترشتر وەڵام دەدەمەوە نیوەی مابوو لەگەر ئەوەی زۆرکرد مشاکە لە سەردەمی حیزبی بەعز کە شۆڕشی ئەیلول ڕووخا زۆر ناخۆش بوو بەڕاستی میلەتی کورد هەموو گریە ئەم بەخۆم مندار بووم کە شۆڕشی ئەیلول ڕووخا هەموو گریان لە بۆ ئەو شاخوتە ئەوە ڕەوشەن بیران و نووسەران و حتا گۆرانی بێژان دەورێکی یەکجار زۆریان دیتەوە جارێکتر لە بۆ ورە بەرزکردنەوەی ئەو میلەتە کەواتە ناحەقی حیزبی بەعز نەبوو هەموو ڕۆژنامە نووس و نووسەر و مسەقەفانی کوردی لە ستن نابوو ئەوە زۆر تەبیعی ئێستاش کە لە کوردستان زوڵمێکی زۆر گەورە دەکرێت زۆر ئاساییە دەبی ئەو دەسەڵاتە ڕچی لەو ڕۆژنامە نووسوە زۆر ئاساییشە ناوت بە ناوی ناوتۆرە چۆن چکە باسی ئەوم کرد کوردستان وەکو ئیجتیماعی دابەش بۆ دوو تەبەقە ئەو مستەلاحاتیش جودایە بۆ نمونە جاش لە لای ئەولایە ئەوانە نەکە وڵات دەفرۆشن ئەوان نەکە لەگەر وڵاتەی بێگانە دەستیان هەیە ئەوانەی کە لە تاریخدا چیان کردێ لەگەر میلەتی خۆیان و لە حەم پارچەکانی کوردستان و یان چەچیان لە بۆ داگیرکردن هەرگرتیا یان لە پێشیان بوون ئەوە جاشە مەفهومی لای تەبەقەی میلەت لای دەسەڵات جاش ئەوانە نابۆن من ئەو نووسەرە پاکانە هەون ئەو لیستەچیان کردێ ئێستا هەرچی عائیلەی پاکە هەرچی نووسەری پاکە کە لە تاریخ و لە ئێستادا دژی زوڵم و دژی گەندەڵینە لە لایوانەوە جاشقی چێکە زۆر تەبیعی هەیە ئەوڕۆ بابەتەکەم خینەوە دەرێ بریان نایم نیش لە لیسەری ئەوجە بۆ ئاگداری شتش ئەو لیستەی ئەم دیتم کە ناویان بە جاش نووسێ لەلایەن دەسەڵاتەوە ئەو لیستە ئێستا هەڵبژێت لە ناو میلەت یەکەم دەنگدەینی ئەوە ینی با ئەوە با بینی منیوتوبی با لیستی دەسەڵات لەگە ئەو لیستە کە ناوێن لینە جاش با بێنە منافەسەی هەڵبژاردن بە تەبیعی قوی دوو قاتی ئەو لیستەی دەنگدەین ئەوە زۆر تەبیعی ئەوە لێک جیابوونەوەیەکی تەواوی تەبەقیە لە کورد دەسەڵات چی دەوێت دەسەڵات چ ڕۆژنامە نووسێکی دەوێت چ ڕۆشنبیرێکی دەوێت چ نووسەرێکی دەوێت دەسەڵات ڕاستی ئەوە لە شۆڕشەکانی فەڕەنسا و شۆڕشی رووسیا و بەهاری عەرەبی زۆر ڕوون دەرکەوت دەسەڵاتەی دەوێت برێ سەید ڕئیسی سەدام ئەوە ڕۆژ هەر نایە ئەگە تو نەبی کاتی خۆی شاعیرێک ئەوە دستۆیلی بوو گوتوی عەبدولکەریم قاسمی گوتوی ڕەن وێنەی تو لە مانگ دیتە سبەینان زوو هەردەسان تەماشای مانجیان دەکرد ڕەسمیان دەکرد دەیانگو وێنەی عەبدولکەریم قاسمی لە مانجیدا ئێستاش لە کوردستان هەیە شتی وا بەسەر سەرکردەی بکوور بابە سەرکردەی خۆر بەسەری کوردستان حکمەتی چی و حاڵی چی و چی هەیە تا لە چ مەیدانێک سەرکەوتووە تا بری وەڵا سەرکردەی زۆر سەرکەوتووە ئێ باشە ئەوەی دەوێ
کە تو بەسەری هەردابرێ ڕخنەی لێ نەگری زۆر بەداخەوەش ئەوانەی تەبەقەی ئەولایە ڕاستگۆ بوون ئەو تەبەقەی ئەولایەش ڕاستگۆ نەبوون ئەم شتەکرد لە بۆ باس ترۆتسچی لە کتێبەکەی سۆرسی رووسیا شتەشی زۆر عجیب بازێک دەرێن نووسری وا هەبوو هاتوو بە قەیسەر و خێزانەکەی گوێوی ڕۆژێک پێشترێ هەر لەرزی بوو گوێوە هەر لەرزی نییە گوتیانە دیچە وتوی ناوەڵە ئەمە زۆر تحقیقمان کرد ئەوە دار و درەخت و چۆلەکە پارچە سەمایەکیان لە بۆ مەلیک و قەیسەر کرد هەندە خۆشیان دێ یگوتی باشە خێزانەکەی گوتی یعنی ئەمری خوای بوو لە وتیان هاوە قەیسەر هەندیان قەیسەر بەوێ داڕەت بووە لە خۆشەویستی قەیسەر دار و درەخت و هەم سەمایان لەوەگر نعرد لەرزی نەبوو یعنی تەماشاکرد وا لە بۆ عکسکەوێ سەر لێرە شەر وایە طبعا بەس لە کۆتاییدا ئەو نووسەر و ڕۆژنامانەوانی کە لە ئەنجیری زوڵم و دەسەڵات دەگرن بە هەموو جۆرێک و لە پێناوی کەمێک پارە زۆر سەرشۆڕ دەبن ئەم وان بیستێ دەسەڵاتی کوردی سەرکردە بەرزەکانیان و چەند نەزەرەکیان دروست بووە لە بۆ نووسەر و وتیان عیب نەبی وەکو نانچ پێش فرێرەی لە بۆ سەگڕەوی دەکە ئەگەریش نەیدێ نایکە ئەوە ڕاست دەکە بەڵام ڕاستکردنەکە محلیە یعنی هەموو کوردستان ناگرێتەوە هەروە باسییان کردێک گوتیان کاکە ڕۆژنامە نووس و نووسەر و عاقڵمەندی چێ وڵات جیهانی $15 بدێ شتی لە بۆ دەنووسی ئەوە ڕاست دیسان ڕاست دەکە کە تەمەشای ئەولا و ئەولای خۆی دەکەوت تەمەشای دەکە وایە نەیدێ تووڕە دەبی دێتەوە بڕشکرد لە بۆی سێت ئەمین زانیتم ئەوانەی بەشداری هەندێک بەرنامەی تەلەڤیزیۆنی دەکەن و لە سەد دەسەڵات هەر دەرێن شتێکی لە بۆ دانرای بە $12,000 بۆ نمونە هەندێک کەسێ بابەت دەنووسی لە سەرمای نووسێ لە سەوەی نووسێ یان بابەتی دروستکردی لە سەرما نازم لە بابلیە شتەکەم حیاتم لە بابلیە لێت خۆش بوو لەسەر ئەوەی جەنابی هەر لە ژیانمدا لە بابلیە نەزانیتم چێ نەیچە نووسرا بوو خەبیر کوردی شەهیر وەڵا هەموو حیزبەکان دژی دەوڵەتی کوردستانی ئەوە ڕەنگە وەرەقەتشی وەرگرتووی بەڵام هەیە $13,000 وەرگرتی و شتێک دەنووسی و نعیم فلان نەفەری وعدەکە و شتێکی لە بۆ کورە بابە بڕۆ عەمەلەی بکەی لەو ئیشەی باشترەت و لە سبەینی هەتا نێوڕانی پێوە بێ هەتا ڕێکی دێخی و ئیشەکی دەکا و تەسریحەکەی بەرامبەر دەنووسی و ڕسمی بڵاو دەکەیەوە یعنی زۆر سووک بووە یعنی ئیشەکانیان ئەمە یعنی حەز دەکەم جاروێ گوناحە دەسەڵات بۆ شێوازەی وا لە نووسەرانی خۆی دەکە باش دەسەڵات بەو شێوازەوە نووسرانی خۆی دەکات ئەو هەڕەشانی کە جەنابەت ئاماژەت پێ کرد یا خود دەواقعدا دەیبینین تا چەندە کاریگەری هەبووە لەسەرتان چەندە ئێوەی وەستاندووە ئەوەی کە بە خۆتان دەڵێن نووسەر ڕۆشنبیر بە ئاگا لەگەڵ خەڵک لەگەڵ مەزلوم چەندە ئێوەی وەستاندووە خۆی بە هیچ شێوەیەک ئێمە ناوەستین لەبەرەوەی خۆی ئێمە دژمنایەتی نییە شیمە هیچ دژمنایەتی هیچ حیزبێک نییە ئەسڵەن ئەوەی کە ئەو دواتەیەکە بەو منە ئێستا لە کوردستان پارتی دیموکراتی کوردستان واتی دەگە ئێمە دژمنایەتین باشە ئیمن دژمن ئەم بەڵام دیفاع لە ئەوان کە دەکەم ئەو لیستەی کە کردیتی على ئاساس جاشە ئەم پێم وایە ئەوانە زۆرترین مەسلحەتی پارتی دیموکراتی کوردستان و کوردستانێک کە ڕەخنەکی ڕاستەقینەی لێ دەگرن دەڵێن کاکە کورە نەکەی ڕێفراندۆم بەو شێوازی ئێستا گرتە بەر کورە ئەمریکا و ئەوروپا و رووسیا و جامیعی عەربی وڵاتانی کورە دژت ڕادۆست ئەوە ڕاست دەرچوو بەڵام بەشێک جەناب کورەتوو بە پێشکەوە هەموو دنیامان لە بۆ تاخت کردی ئێکاکە لە کاتچێت دەردەکەی ئەوە ڕاست دەکە یەوەش درۆ دەردەچی کەواتە ئەوە یعنی بە قسەکە وابی ئەوە دژمنایەتی نییە حقیقەتە بەشەکی تر هاوارە زین چۆنە ئێستا دەرێنەما کاکە نابی دەنجێ بکەن یەکاکە تو ماڵت ببە خانیت بسووتێنی چی خراپە لە ماڵی بکە دز ئەتو نابی ئەی هاوار دز خواردمی خۆوانە هەرەوەندێ ئەوەی ئێوە تەنها هاوارێکە ئێستا لە کوردستان بەشێکی زۆر هاوارە دوم پێم عجیبی دەرێ هاواریش مەکە دەرێم دزیت لێ بکەم مستەقبلت ببەم خانی دەسووتێنم بەڵام هاواریش نەکە کاکە هەموو کەس هاوار دەکە بای ئەوەی هەتا بولبول و کۆتر و کوکوختی بڕۆ هێلانەی لێ تێک بدا فەرخی لێ بە هاوار دەکە دەرێ و هاوارەی مەکە ئەوەی بەشەکیان ڕانکەن بەڵام بەشەکیان هاوارە کاکە ئەو هاوارە هەرچی زاو هەرچیش دەمینێ ئەوەی لە کوردستان بەرامبەر دەمەوێت دوای ناوبڕتەپان وەڵام بدەیەوە ئەویش پرسیارێکم هەیە ئەویش تایبەتە بەوەی مەسعود عەبدولخالق بۆ ژیرە بۆ دەست بەسەر کرا بەڵام دوای ناوبڕێک ئەو وەڵامم دەوێت بەڕێزان خۆشەویستان ناوبڕێک و دەگەڕێمە لای ئێوە بەڕێز خۆشەویست
دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان گەڕامەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لەو دیدارە تایبەتەی کە بەڕێز مەسعود خاڵق نووسەر و ڕۆژنامەنووس تیایدا میوانە. کاک مەسعود دووبارە سڵات سوپاسم دەکەم. بەر لە ناوبڕەکە ئەوم لێپرسی کە مەسعود خاڵق بۆ دەستگیر کرا، بۆ دەست بەسەر کرا، چونکە خەڵکانێک بە شێوازە قسە دەکەن، خەڵکانیشی بە شێوازتر. ئایا بە تۆمەتی چی دەستگیر کرای؟ ئایا ئەوەی کە ئەتۆی پێ دەستگیر کرا یاخود ئەتۆی پێ تاوانبار کرا حقیقەتی هەبوو یان دروستکراوە بوو چۆن بوو؟ خۆی ما هەمومان زۆر ئەم قەنەعەت میلەتی کورد و حیزبەکانیش موای تێگەیشتمە بەداخەوە هەندێک خەڵکێ وای دروست دەکە بەناواشکردنە دەرفەتێکی زۆر باشیاندا حیزبی دەسەڵات لە کوردستان و بە تایبەتی سەرۆکی هەرێم. من پێم وە بۆ هەموو خەڵک حەز دەکرد سەرکردەکی هەبی لەو قۆناغی ڕزگاری نیشتیمانی سەرکردەی هەمووان بی. کاتێک سەرۆکی هەرێم هەڵبژێردا وڵا هەموو زۆر خۆشیمان بوو و چۆنیش تەماشاکە حیزب پارتی دیموکراتی کوردستان بە تەزویرەوە 138 هینە، یعنی لە 110 کورسی 38 کورسی کەواتە 130 ئەم پێم وایە 125 هینە ڕاستەقینەکە گە تەزویر نەبی و چاوسورکردنەوە وەزعەک نەبی ئەوە بەڵگەیەک وڵای بەڵگەگە لە زۆرە بەڵام لێرە ناکرێت بەخۆشیان دەزانن ئەوە بەڵام کاکەل 38ەکە 38 لە 100 بەڵام ئەدی کاک مەسعود چەندی دەنگینە 172 دەنگینە لە کوردستان کەواتە چێ دەنجیدایە پارتی نەخێر پارتیش دەنجیدایە یەکێتی گۆڕانی ئیسلامی میلەت کاتە زۆر گرنگاوە دەرفەتەکی زێڕینە ها کاک مەسعود ئەتوو بە سەرکردەی هەموو میلەت یەکسەر دەبابی کاک مەسعود چی بکە کە هەموو ئەومان ویستێ دەبابی کاک مەسعود یەکسەر ئیستقالی لەو حیزبی بدە بێ پارتی تو لە بە خۆت پارتی بە 3-4 جوار ئەوەی ڕاگەیاند ئیسلاحی ڕاگەیاند ئیسلاحەکانیش دینە سەری بەس با ئەو مهمە ئەو مۆزوع چکە وەڵامی ئەو پرسیارەت یعنی کەواتە میلەتی کورد ئەوی ویست بە براگەوریان حساب کرد کاک مەسعود ئەو میلەتەی بە برا بچووک قبول نەبوو ڕێک ئەو جا خۆی وادرێ خۆیوانەڕێ ئەمن نازانم ئەوە کێشەکە لێرە دی ئەمن خاڵێکی تریشم هەبوو ئەنی من ئەوە داوامان کرد کە ئەو خەڵک ئەو دەنگە زۆریدا ئەو سیقەی پێکە سیقەی بە خەڵکی تر نەکرد ڕەنگە خەڵکی ترش خۆی هەڵبژار بێ ئەو دەنگینێ دێ کات کاک مەسعود دەبای ئیستقالە برێ من سەرۆکی حیزبەک نیمە سەرۆکی ئەو میلەتەمە گۆڕان معارەزەیە هەم ئیویشم برایویشم پارتیە توش دەسەڵاتیان برای تووشم ئەمن فەرقیان گوت بە شەردێن ستان هەیە ئەمن دوورم لەو ئیشەی ئەمن وڵات دەپارێزم ئەمن چۆن سوندەکەم خواردیا بەرژەوەندی باڵا ئەمن ئەوە من حیزبی نیبە ئەوە مهمە ئەو مۆزوع لە کوردستان پێویستی بۆی دەگەڕێمەوە سەری جارێکتر لە کۆنگرەی نەتەوەی دیسان هەموو حیزبەکان جارێکتر وەکو برەی بەیعەتیان لە بۆ کاک مەسعود نوێکرد هەموو ئەمن لێ بوو بەڵام ئەوە دەرفەتە و تاو جارێکتر ئەوە دووبارە نابتەوە ئیتر سیڕاعەکە لێرە دەست پێیەکە ئەمە پێمان وایە نەبووی خۆی دروستبوونی قائیدی کاریزما بەگرتن و بە زیندانی و شەڕ و پارە نیە دەبی عەتفی قیادەیە لە ناو ئەفرادی میلەتە بی نابێت بری وەڵڵاهی ئەمن کاکە جەیشەکی هەیە وەزارەتی ناوخۆمە زیندانمێ هاتەوە جێم لە هیچ نییە ئەتوە نابێ قاید بۆ شێوەی قاید ئەوەیە ئەتوو لە کاتی شکست ینی سەرکردەکانمان پێشترێ شێخ سعیدی دەرێ شێخ محمود دەرێ مەلا مستەفای دەرێ قازی محمد لە کاتی شکست خەڵک لەگەری بووە ئەتو بار بەعستەم شکست بزانە دەکەس لەگە دەمینی لەبەر بە خۆت دروست نەکرێت ئەوانە حەقیقەت ئەمە باسی ئەو مۆزوعانەمان هەمە کرێ باسی گەندەڵیمان کرێ باسی عیلاقاتی دۆلی باسی ئیقلیمی هەمووی بە وەسائق دەیان کتێب دەیان نامە هەمومان ناری هیچیان بەجێ نەکرین تووشی ئەو وەزعی ئێستا نۆرەی ئەوەیە ڕێلێ بگرین کاکە نەکەی چیتر ئەو نەکەیە طبعا ئیسیدام دەبی ئەوجا ئەوە بە شێوەی جیاجیا ڕوبەڕووی ئەسلی باسەکەی زۆنابدەوەی ئەسلی باسەکەی خۆش بزانانی ئەسلی لەسەر سجیرایت ئەسلی باسەکەی ئەوەیە ئەوەی کە حقەتە گوایە لە 2016 بابەتێک نووسرایە لە ستاندەر بوویتە ئەوەی هێزی پێشمەرگە شکست بینی ئەو بابەتەی ستاندەر بۆتە ئەوەی کە بڵێ ئەوە لە شکایەتەکەی دایە بەڵام ئەوان خۆیان لزنەچیان هەیە کە شکستە گەورەکەی هێزی پێشمەرگە و وای بەسەر هات و بەرامبەر داعش لزنەچیان هەیە لزنەکە هیچ ئەو مۆزوعانەی ئێمەی تێدان مەجموعات سەرکردە و فەرماندە بە ئاشکرا هەڵاتونە لە جەپەی و هەموو دیتمان چۆن هەڵاتن و بەجیان هێشت و بێەوەی شەڕ بکەن مەسە ئێستا لە سنجار دەن کاکە ئاخر داعش تەکنۆلۆژیای بە یەکاکە تەکنۆلۆژیای بەخۆی بە دە شەهید هەبوایە دەمانگو 8 میلیارد تەکنۆلۆژیای بەخۆی هەر لەو دەمی کە فەرماندەکانی ئێمە هەردی خۆ پێشمەرگە هەر نات فەرماندە هەرات فەرماندە هەموو جەبەیە پێشمەرگە شەڕی کرد و فەقیری بێ فەرمانە خەرچی تر دێ لە کوردستانی سووریا دێ یارمەتیاندا هاینی بۆ چەکەی بەڵام لێ دەمینێنەوە
خۆ مەجموعە خەڵکی سەنجاریش نازم مارێ شەش و چییە خۆمانەوە ئەدیوانش لە بەرچی تەکنۆلۆجیای داعشان دەمیمێ نا قارم حکوێ ئەو قارەمانیەتی قسمەک لە خەڵکمانەوە لە جەپەی لە مەخور دە 12 کەسمانەوە مەسن لە جەپەکە ینی حەقیوە بۆ پاداش بکرێن ئەوانەی هەراتن سزا بدرێنە ئێمە لەسەر ئەوەی بوو ئێستاکەش بەڵام لە بیرت نەچی مدیری پۆلیسی هەولێر گوتی ئەو لەسەر ڕێفراندۆمە هەتا ئێستا تۆ ڕێیت چۆنە لەسەر ڕێفراندۆم ئەمە لەسەر وەکو ڕۆژبیرێکانی کە خەڵک دەپرسێ ڕاستە و خۆ دەمانێت بە سەریحی ڕێی خۆی بڵێ هیچ کەس وەچی مە ئیشی لەسەر دەوڵەتی کوردستانی نەکردێ هەموو وەسائقی دووەلیش لە لایمەیە لەبەرەوەی زۆرترین شارەزا ئەمەینە لەو بابەتێ بەڵام ئەو ڕێفراندۆمە هەو نییە خۆی ئەمە ویستمان زۆر بەسەرکردایەتی کوردمان بوو کاکە ڕێفراندۆمی ڕاستەقینە ئیشی دەوێ ئەگەر لە بۆ ئیشانە لە بۆ ئەگەر لە بۆ دەوڵەت ئەو ئیشی دەوێت ئەوی تازە کاک مەسعود داوا دەکە لە ئاخرنامەی لە بە دوای ڕێفراندۆم ڕاگەیەندرا ڕەتفعلی دووەلی دی ئەو داوا دەکە درێ داوا لە وڵاتانی ئیقلیم و جیهانی دەکەم ئەو ڕێیان کەوا تا ئێستا ئاشکرا بوو کە هیچ ئیش نەکرایە لەسە ئاستی ئیقلیمی لەسە ئاستی جیهان هۆکارچیە نەتواندرا لەسە ئاستی ئەو قسە زۆر بەداخەوە ئەوانەی قسمەک لە کەناڵانەی کە سەرچاوەکانیان نەفتێکی زۆرە و هەندێک ڕۆژنامە نووس و نووسەر لەیان گۆەوە ئیش لە بۆ دەوڵەتی کوردستانی کرایە ئومم متحیدە جاهیز کرایە ئەمریکا پاڵپشتا عەلەمی کوردستان ئاها لە تورکیا هەردرایە ئەردۆغان پاڵپشتی دەوڵەتە هیچی ڕاز دەرنەچوو ئەمە دانیشتمان زانی ڕازن چکە پرسی دەوڵەت قسە نییە پرسی دەوڵەت وەسائقە قەرارە بۆ نمونەگە ئومم متحیدە پاڵپشتی دەوڵەتی کوردستانی بی وەکو جنوب سوودان و وەکو کۆسۆڤا و وەکو تەیمور قرار ڕقم ئەوەندا ئەو لە بۆ ئەوی دەرچوو کە قەرار هیچ نییە ئەمە دەمەزانی بەڵام خەڵک دوایی زادی وە لە پێش چاوی دەبینی ئەمریکا وڵاتانی تر کاکە لە مەجموعی 5 دەوڵەتی خاوەن ڤیتۆ 4 تژی ڕاوەستا کورەوە هەر کارەساتە بە مەعنا نەک ئیش نەکرایە ئیشی پێچەوە نەکرا غەڵەت کرا ئەمە هەموو ئەوانەمان پێگوتینە لەوەرەوەی لەمە تووڕە بووینەوە ئێستا ئەو ئیشەی دەکەن دەڵێن نووسەران و ڕۆژنامە نووسان و ڕۆشنبیران مەهامی خۆیان لە بیر چووە قسە لەسەر هەموو شتێک دەکەن کوا فەلسەفە کوا فکر کوا ڕۆشنبیری کوا ڕۆشنگەری تەنها و تەنها دێن قسە لەسەر سیاسیەکان دەکەن قسە لەسەر دەسەڵات دەکەن خۆی هاوار لە چی ئاگر هەبی خەرک هەموو هاواری ئەوێ دەکە ئەو وڵاتە ئاگری تێبەردرای هەرچی زەڕەک وەتەنیەتی هەبی دەبی هاوار کەوکە ئەو ڕۆژنامە نووسەر ئەوی ناوێن لێ ناینە لیستی جاشەکان دەبی وەکووە ئەگە زەڕەک وەتەنی هەبی بەڵام ئەگە وەتەنیەتی نەبی ئەوە جودایە ئەگە وەتەنیەت هەبی زیاتریش لەوەی ئەمە بەڕاستی هەست دەکەم وەتەنیەتمان زۆر لاوازە دەنەبرێتی شەو ڕۆژ دەبی شینی حەسەن و حوسێن لە بۆ ئەو وڵاتەی بکەین کە ئەو دەسەڵاتە چی لە وڵاتی کردی خوارەوە نییە کاکە کچێلگە و وڵات فرۆشرا وەزعی زۆر خراپ دروستکرا لە زراعات لە سناعات لە تعلیم لە سەحات وەرە هەمووی تەمەشاکە لەسە ئاستی دووەلی لەسە ئاستی ئیقلیمی هەمووی وێران کرایە کە وێران کرایە تو دەبیت با ئەوەندەی وەتەنیەتی هەبی هاوار کرد ئەوە هاوارە ئەوە قسەکردن نییە لەسەر ئیش هەر یعنی دەبی ژن پیا منداڵ شوان تەبەق ینی هەرچی هەیە هاوار لە بۆ ئەو شوێنەی بکە کە دەسووتێ وڵات دەسووتێ قەڵەمی ئێوە هاوارە بۆ بەزڵ ئەو قەڵەم ئەوی ئێستا ئەوەی هاوارە قسەکردن نییە داواکردنی هیچ شتێک نییە هاوارە لە بۆ ئەو وڵاتەی قڕپیوانە گریانە لە بۆ ئەو وڵات قەڵەمانێک هەن لە دژی قەڵەمی ئێوەن دەکرێت بڵین ئەمە مێژووی دووبارەکردنەوەی قەڵەم فرۆشیە وڵا بە تاکید ینی زۆر بەداخەوە ینی دەبوابی بەشداری ئەو هاوارەی بکەن ئاخر ئێستا چ هەیە تو بەسەر دەسەڵاتی دابری نازم وڵات ینی هەر لەو کتابەی ترۆتستی دەرێ جارێکیان خێزانی قەیسەری ماسییان دەخوارد و وەسفی ماسی کردگوتی جاروێ ماسی نییە بفری ناچار هەندێک نووسری ئەوێ دەستیان کرد بە نووسینەوەی دەکرێ ماسی بفری چۆن بفری دەی ماسی لە ئەسڵ بۆ ڕازی کردی ڕازی کرد دەی هەر چەندی حەولیاندا نیان دەزانین چۆن برن ماسی ئەخر ماسی ئەگەر بفری دەبی لە ئاو بێتە دەری لەوەی کێشە دروستبدیانگو هەندێک ماسی هەیە دەکرێ هەوە ئاوی لەگەر خۆب هەین تەمەشاکە ئەمە ئێستا زۆر جار دەبینم لێرە ئەو بەو شێوەیە نووسەر و هەندێک لە بۆ کەمە دۆلارە چوە کورە وەرە گونا حاوشە کورە ڕۆژێک لە ڕوتان بوارێن بەڕاستی بەو دەسەڵاتی برێن کاکەەوە وەزعتە کورەوە غەڵەتە کاکەمە باسی پرۆژەکانی چارەسەری کوردستان بکەین هەرچی پرۆژەی لەلایەن دەسەڵاتەوە لە بۆ لایەنی معارزە خەڵک دەنووسێ هەمووی لە بۆ ڕەفزکردنە یەک پرۆژەی ڕاز نووسرا ئەیش پرۆژەی جەنابی کاک مەسعود خۆی بوو کە هەر سێ دەسەڵاتەکە هەڵوەشێتەوە بەڕاستی پرۆژەی بەر هەموو ڕازی بوون ئەجارە خۆیان ڕاستیان کرد ئێوە میلەتە چۆن دەگاتێ
يعني دەسەڵاتی کاک مەسعود دەسەڵاتی نۆرمال حەز دەکاتن نووسەر و ڕۆشنبیری کارا و کارامەی هەبی تاوەکو ئەوە خەڵک ئەو ئەجاوە میم لەوەی ڕابەت یار دەکەوی دەسەڵاتی نۆرمال دەسەڵاتی شعبی دەسەڵاتی ئەوەی وڵاتی خۆی خۆشدەوی حەزی لێ ڕخنەگر زۆر بێ زۆر ڕقی لەوەی دەبتەوە یەک بەسەری دابێ ئەسڵەن دەری دەکات دەری ئەوە چەند لە مێژە گوتایمەت ئەلمەت حکەم يعني لا إمام عمر لا إمام علي وأنا تجيرنا درين هل تقاورة وكو آوينا عيبكم بيبري تن ممنون مبانجان كرين عيبم بيبري شو بكر تدي أمبري ما دا صلاة أي تن زواني تن واي كرعبية تدكي شتواني أتو النبي مانجا شو نامين أو تياقص أو إذا الصلاة دكابو خلق خير بيكردنا يعني واجبك على سرشان يعني بيكن خوي أوي بابلين ولو باش له برسيارك نجيشتم ده الصلاة أويك بحساب بيك أبو ملت لا تشاكا تيويز دكاب وكو خير ببو حسابك يعني أو أو إي ده الصلاة حزبي قائد ودولة الصلاة عربية وشتي يشتي بعثم دك إنجازات حزب البعث وإنجازات حسني مبارك ونعزم دسكة وتكان أو بابا وشتي أقصى كاك الدولة خوي بهج درستك ها سروش صنغافورات دري أمن كهاتم جهنم باكر ما بهشت سوي برت دولة إمارات عربية إمارات كردستان بهشت بو أخوي كردستان تجهنم ورأوا دا صلاتي إما ببسويت ببس صنغافورة بهشتنيا بدو سنة هم يلي دكاتة جهنم ورها عيني أو كردستان كابينة جواني دا صلاتي اختصاصي بينا بدو صارت كإيما بهشتك درستكي نكخمان دمي التي تريج بخيودكي أوي لجير زاوية أوي لسر زاوية أوي لأسمعنا هم نعمة وبركة هو أنتني عزرتي النوع قوتي خوا لا شوي نشي أنزلني منزلا مباركا ها نتسو لما كي دابزي ونتسو لقدسيش أو لكردستان أو لكردستان كواتا أو دعاجبو زور فرقية أما حتى أسا قدري كردستاني خومان ناقري لأن هم أصلي ديني هم أصلي طبيعي هم أصلي تاريخي كمباركة مبارك بمعنى داهاتي زورة داهاتي زۆرە بۆی بە قەرزای داهاتە چۆندە زۆر بەڵام ئەو دەسەڵاتە ئەوەندەی لە بەغدای لە بۆ هات ئەوەندەی لە ناوە خۆ فرۆشتی ئەوجە لە پاش هەمووی پێمان دەرێ وەڵامە 30 میلیاردیش قەرە کورە باباوە چۆن دەبی دەسەڵات وابی کورە هەی نووسەر هەی ڕۆژنامە نووس کورە چۆن دەبی دەسەڵاتێک بی یەک دنیا ملیارد دۆلاری لە بەغدا لە بۆ بێ یەک دنیا ملیارد دۆلاری لە ناوە خۆ بفرۆشی بە قاچە لە گومرگەکان لە پاش ئەو هەمووی ولا 30 مليارش قردارم كرك أول شيء يشتوى كاك أو دبي إلا بيان هني أما ملته شي باشين داوي محكمة كردن وزلا سيدار دانيا ناكي دنا يواد دبي لزيل سيدار بتر بلا ما تا استدرين قيتشا كاك غلط تكريا كاك ورا برك دور كوا كاك ريزي شدة جيري بلا ما أود صلاتي بتزيبيش بقى خلقش كبيك إيه أوجنا هيك أوي روشن بيران ونوسران تواني تانا أوي كبيوست أبو أملته بيكن والله أول زينجا إما تسبكين يعني هريا كمان أما أتا الشورش بشورش ما كري بيشي شورش هم أما يكتر ناسين بيشي شورش برستان جمان لو دانيك بيش مرجع شاغبونا يعني نكر أمن أمن رجع كزنابد أمر هم التاريخ كان كتمشاهد كي زور جوان يعني ما لا كاتي خوشي كحزبي بعض ليرو نموني أو يبين كأمل لا جامعة كان لا أعدادية كان كاك مبنى بعثي دورة زوري هبو خلق من راقرتي همو ما نكر منو زور لا جامعة بوشي دواء لا درس حتى لنا شورسيش يعني حول ما عندها تاكسازي حول ما عندها شري براكوجي نبي زور دجي شري براكوجي بيما لا يعني حمو التاريخ كان دزان بد زنابي مام زلالي بكاغنا وشوري بهم قلت زور حول ما عندها شري براكوجي نمشي برايتي بي لا همون واشتشكش او نظرياني كماركسيات او كاتي هاني خلشي دالبو صراعي تبيقشر امن زور مقالم دجي ماركسيتيش نوسي او كاتي يعني ولو خلقك هي بغلط لبن دغ وزاني امن حزبي زور تو متعصبي او حزبي بحياتهم شتوانا بو وبحياه ماركسينا ابوي ما بالكو ببيتوانوا يعني لو ما هي او تشيكاغنو شروان كدري بتزيبا وسط كان يقول كره ماركسيت قربوا امن اقام لو خسينا ابو بلام او الراي موكوي ابو كماركسيت للدنيا للروخان دابو مثقفي كل تبوتي اللي ريقي ماركسيت بهوي ماركسيت والشرينا واخو براكو جيبكت قسمك بتايبتي براياني الاي شورش كاستالنا ويتشيتينا امان بيانو ابو براكو جينيا نرين براكو جي هو صراعي حتمي بين طبقاته بارتي ديمقراطيك تمثيلي طبقي دبي بي كوجي هنزن كورا كاكا هنزني ماكت
و ئێستاش وەزع گۆڕایە هەم کاتم نماوە بەس تەنها دەمەوێت ئەوەندە بڵێم خوێندنەوەتان وەکو ڕۆشنبیرێک بۆ ئەو بارودۆخەی ئێستا کە خەڵک لە قەلەقدایە ڕیفراندۆم دەکرێت ناکرێت وەزع بەرەوچێ دەڕوا کورسی بەسەردێت دوای داعشتی دەبێت بەڵام لەگەر لە ماوەیەکی کورتان وڵی تاێتە با چ دەکا بابیکە ئەمە دڵنیاین تووشی هەڵدێر بووە تووشی هەڵدێریشمان دەکە زۆریشمان پێگوون نەکەی کاکەوەی نەکەی بەڵام تازە بابیکە ڕێفراندۆمەکەش بیکە ئەم پێم وایە ڕاوشەن بیر و حیزبەکانیش ئەوها نەبێ با ڕێگر نەبن لەو ڕێفراندۆمە بەڵام ئەگەر دەسەڵات هاتە سەر ڕێفراندۆمێکی دەوڵەتی جوانی دەوڵەتی کورد ئەو هەموو دەبی پاڵ پشت پێوە هیچ بەڵام ئەو ڕێفراندۆمە خراپێکی ئێستاش گۆترایە خەیچەکە ڕێگر نەبی تۆمە تۆزەشی پاڵ پشت با نەوەک لە 150 کەمتر بینی چکەوە ئەو کاتی زۆر شکستە 1500 هینە بەڵام ئێستا ئەگەر 100 خراپ کاکەوە 1970مان هینە خلاص نەبووی بەسبی ڕێفراندۆمی بەلاش بەبێ ئەوەی ئومەم تحتە پێت برێ بەبێەوەی لەگە عێراق لەو گۆڕی دەکەی لە 1970 کەمتر بینی ئەها دەرێن فکرەی ئینفیساڵی کەم بووە کورگە لە خەتەرە ئەو مۆزوع لەمە هەندێ ناچارین برین دەبابی کە کاتمای بۆ چارەسەر کات بۆیە ئەگا دەسەڵات لەو هەنگاوانەی بەرەی گەندەڵی و بەرەی ئەوە پشێمانی تۆ بیر لە دروستکردنی دەوڵەت بکە بە بێدەنجکە کە ئەو دەوڵەتانەی دروست بە کەس نەبووی کردی هەرا ئەرێوەرە ڕێفراندۆم کە لە بۆچی وڵە هیچ هەر بۆ ڕقەک بلێت کورە بابەشتووە لە چێ هەیە وەرەقی لە دەست زۆر سپاس بە وەڕێز کاک مەسعود الخالق نووسەر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر هەروەها خاوەنی دەستگای ستاندەر زۆر سپاسان دەکەین سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم ئەندازەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکی تر خواتان دەکەین.